دیارە بۆ ئێمە شەرەفێکی گەورەیە ئەو کاتێک کە کەناڵی ئاسمانی پەیام تێدا لەدایک دەبێ دەتوانم بڵێم مۆدێلێکی نوێی لە کاری میدیایی حیزبی هێنای ئارەوە. ئەو کاتە میدیاکان میدیای حیزبی بوون، تەنها دەنگ و ڕەنگی کادیرەکانی حیزب، هەواڵەکانی حیزب هەموو غەمی تەنها لە چوارچێوی ئەو حیزبا خۆی دەبینیەوە کە ئەو کەناڵە خاوەندارێتی دەکرد. بەڵام بەلەدایکبوونی کەناڵی ئاسمانی پەیام مۆدێلێکی نوێی لە کاری میدیایی حیزبی هێنای ئاراوە کە سنوورە بەرتەسک و بچۆکانی حیزبی تێپەڕاند. هەموو غەمی بوو بە غەمی خەڵقی. کەناڵی ئاسمانی پەیام لە کاتێکە لەدایک بوو کە بوویە مینبەری هەموو هاوڵاتیانێکی هەرێمی کوردستان، بوویە مینبەری ئەوانەی کە هیچ شوێنێکیان نەبوو هاواری تێدا بکەن. دەتوانم بڵێم شکۆمەندیە بە کەناڵی ئاسمانی پەیام درابوویە ماڵی هەمووان، توانی گزارش لەسەر هەموو دەنگ و ڕەنگەکان بکە بە جیاوازی بیر و بۆچوونیانەوە. ئەوەی کە لە پەیامە دەیتوانی هاوار بکە لە شوێنیکانی کە گوێی لێ دەگیرا. بۆیە ئەو سەروەریە ئەو شەرەفە بە کەناڵی ئاسمانی پەیام درا کە دامەزراندن و مۆدێلێکی نوێی میدیایی هێنایە ئارەوە کە میدیاکانی کە لە دوای دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام توانیان بە شوێنیا بێن و ئێستش بە هەمان شێوەکە ڕاستی و ڕاشکاویە ئێمە باجی ئەو ڕاشکاویەمان زۆر داوە. زۆر جار پەیامنێرەکانمان وێنەگرەکانمان ڕوبەڕووی هەڕەشە و لێدان بوونەتەوە لە بەرەوەی کە بە شوێن ڕاستیەکان ناگەڕاوین. بەداخەوە زۆر جارێ ئێمە بربەستەکانی بەردەممان هۆکار بووە کە نەتوانین بگەین ڕاستیەکان لەبەرەوەی کە ڕاستی لە لامان مەبەست بووە. لەوانەیە زۆر جارێ سەبقی سەحافیمان وازی هێنابێ لە پێناوی ئەوەی کە ڕاستیەکان بەیان بکەین و شانازیشە بۆ ئێمە لە پێناوی گەیشتن بە ڕاستیەکانە هەر باجێ بدەین و ئێستاش ئەو قەیرانێکە ڕووی تێکردوین بێگومان باجی ڕازگۆیی و ڕاشکاویەکەمانە کە دەیدەین بەردەوام ئەوەی کە پەیامی پێناسراوە بوێری ڕاشکاوانە ڕازگۆیی ئێمە لەسەری بەردەوام دەبین و بێگومان لەنگەر و کۆسپەکان ناتوان ڕێگر بن لە بەردەممانە. بە هیچ شێوەیەک ئێمە بەرەی هاوڵاتیان ناگۆڕینەوە بە هیچ بەرەیەکی کە لایەنگری لە گوتاری هاوڵاتیان و هێشتنەوەی ئەو مینبەرە بۆ مینبەری تەواوی هاوڵاتیان و بەشخوراوانی هەرێمی کوردستان بەردەوام بۆ پەیام جێگەی شانازی دەبێ و بۆ ئێمەش و کارمەندانی جێگەی شانازی دەبێ و بەردەوام هەرواش دەمێنێت. ئەوەی کە هیچ میدیایەک ناتوانێت ڕکابەری ئێمە بکە ئەو پەیامە ڕازگۆی و ڕاشکاوی و بەرەی گەل هەڵبژاردنەیە کە پەیام بەردەوام شانازی پێوە دەکات تێشیا دەمێنێتەوە و لێشی لانادا و بێگومان ئەوە ژمایی سەروەریە بۆ ئێمە و ئامادەی هەموو قوربانێکیشی لە پێناوە بدەین بین بەسەر بربەستەکانە. تەنها ئەوەمان لە هاوڵاتیان دەوێت کە ئەم میدیای ئەوانە مینبەری ئەوانە دەبێ ئاگایان لێوێ. ئێمە دەتوانین ڕۆژانە بەرنامەکانی بۆ ئامادە بکەین، بەڵام بەبێ پشتگیری و پشتیوانی مادی و معنەوی ئەوان ناتوانین لە مەیدانەکە بەردەوام بین. بۆ بەردەوام بوونمان پێویستیمان بە پشتگیری و هاوکاری ئەوان دەبێ. چەندێ هاوڵاتیان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی گشتی لە گەورەترین بەرپرسەوە تا بچووکترین ئەندام و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەندێ لەلایەن گرن بووە کۆمەڵی ئیسلامی پێویستی بەوە هەیە دەنگی پێ بدرێ بۆ ئەوەی لە ناو هۆڵی پەرلەمانە دەنگی بوێر و بەتوانا و زیتەڵ بێ، بە هەمان شێوە پێویستی بە میدیایەک هەیە بۆ ئەوەی ئەم دەنگە بگەێنێ. ئەگەر چی تۆ لە ناو کایە سیاسیەکە بەهێزبی بەڵام میدیایەکت نەبێ گزارش لەسەر ڕاو بۆ چوونت بکە خیتابە سیاسیەکەت بگەێنێ بەرەبەرە بەرەو بچووکبوونەوە دەڕۆیت. دەکرێت میدیا بەبێ حیزب کاریگەری هەبێ، بەڵام حیزب بەبێ میدیا ناتوانێت ئایندەیەکی باشی هەبێ. بۆیە لەسەر تاکەی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی زەڕورە وەک چۆن بە گرنگیان زانیوە بە ئەرکی سەرشانی خۆیانیان زانیوە تەقەل لە دەرگای ماڵ بە ماڵی هەرێمی کوردستان بدەن بۆ ئەوەی کەوە قەنەعەت بە هاوڵاتیەک بکەن زەڕورە دەنگیان بدەنە کۆمەڵ بە هەمان شێوە ئەرکی سەرشانی یەکەیەکیانە کە پێویستە هەوڵەکانیان بخەنە گەڕ بۆ ئەوەی کە ئەم میدیا بە زیندویەتی بمێنێتەوە.